لە ئەوەلیە تا ئاخیری پرسی کورد لە چوارچێوەی مافی چارەنووس نەبووە. ئەمە زۆر کێشەمان هەبوو لە کاتی ڕفراندۆم، لە کاتی مناقەشە زۆر بە زەحمەت ئەوەی بەرامبەرمان پێ تێدەگەێنرا کاکە ئەتوو ئیشەکی دەکەی خەتەکت گرتی هەو نییە. سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا یانی گوتی کاکە ئێوە تا ئێستا تێدەگەن ئەو هەرێمەی ئێوە لەلایەن نێودەوڵەتی قبول کرایە معنای چیە؟ ئێوە لە تاریخ دەرکرابوون 100 سەدەیە بتانینەوە ناو تاریخ، بتانینەوە ناو گۆڕەپان، تقریبا دەویست پێمان بتانکەینەوە پیاو. ئاگا لێوی تورکیا ئەوەی لەمە دەوێت، ئێران ئەوەی لەمە دەوێت، جامعەی عەرەبی ئەوەی لەمە دەوێت، جیهانیش ئەوەی لەمە دەوێت. ئەوەی هاوپەیمانان لە بۆ ئێمەی کورد کردی ئەوەندەی لە بۆ ئیسرائیل نەکردی. ڕۆژ ئاوا ئەوەی لەگە کورد کردی لەگە هیچ میلەتە چینی کرد. ئەمریکا وەڵی چاوی لەو دوسێ دڵۆپە نەوتەی کوردستانی، بەڵام ئەو چەکە ئەو بەس لە بۆ ئەوەی باشە تعریفی قەزێکت خۆی لە جیهان و تەواو ڕاوەستە. چەچ کورد ئی قەرنی 18 و 19 چەچوی سەدەی 21ەکە سەرکردەکەی ناوی لێ نایە، چەند ناوی لێ نایە، هێژا یەکچیان ناوی لێ نایە، نازانم ڕابەری هەرڕە، یعنی ناوی گەورە یەکجار وهاش نییە. سەگەر کوردستان بخوێنینەوە لە دۆخەچی گەلە خراپ داینە. قەرزاری زۆر نیوەی کوردستانت دۆڕاندێ لەولایە، نیوەکەی تر تورکیا هاتیە کەس نازانی لەبەرچی هینایتر. تورکیا کە هاتووە یان ناگەڕێتەوە یان ئەگە بگەڕێتەوە ئللا بۆی دەگەڕێتەوە جەیشی عێراقی و هەشتی شعبی بینتە جێی خۆی. تورکیا هەر لە بۆ یەک حیزب نەهاتێ، دژی یەک حیزب هاتووە تەواوی هەرێمی کوردستان تێک بدات. ئەوە پەیامی ئەمریکایە لە بۆ ئێوەی کورد. ئاگاتان لە تورکیاوی. تورکیا نیازی لەگە کوردستان زۆر خراپە، ئەندامە لە ناتۆ. پێمان گۆ بە هیچ جۆرەك دەستکاری نەوت نەکەن. ١٧٠ داهاتی عێراق لە بۆ ئێوێ، ئەو کوردستانی پێ بکەنە زێر. ڕاستی وەزعی کوردستان ئێستا ئەگەر بیخوێنیەوە چی ئیجابی تێدا نابین. دەنگم بدێ ئەمە بنزین لە عێراق هەرزانە بەڵام گرانی دەکەن سەری. لە عێراق موچەکی باشی ئەم موچەتان نادەن، ساڵێ 2-3 جار موچەتان دەبن، خزمەتتان ناکەم، وڵا جارجار دەشتان گرم. حکومەتەکە دروست کرد، دەسەڵاتەکە دروست کردیا، بە ئاشکرا دیارە یەک ئیشی سەرکەوتوو نەبووە. ئەمە دەمانویست لە دەستەچی نائەمین بێتە دەستێکی ئەمین. ڕاستی ئەو دەستە ئەمینەوەن پێ دروست نەکە. کاکە وەڵی لە کەرکووک و ناوچە دابنەکان خەڵکی کوردستان جوانترین هەڵویستیان. دۆڕاو زۆر بە وازحی دیارە چییە، بەڵام براوە لامان دیار نییە. ڕاستی عێراق ڕاستی ئەو هەڕەشە گەورەیە نییە ئێستا لەسەر کوردستان. بێ کلیلی هەولێر و دهۆک سلەیمانی تەسلیمی بەغدایکەی نایەوێت. ئەوان هێزی هەشتی شعبی و جەیشی دائینەوە هەولێر و سلەیمانی جۆک برین هەر حیزبەک لە حیزبەکان ئەو 3-4 خاڵەی جێبەجێ بکە، ئەمە تەئیدوی دەکەین. تەوتینی تەبەنی بکە، هەژماری من ڕوات کاتەوە. حکومەتەکی تەکنۆقرات دروست بکە لە خەڵکی بێلایەن و لە خەڵکی اختصاص. ئەو هێزە کاتە هێزێکی وەتەنی هیچ هێزێکی خارجی کوردیمان قبول نەبی. لە دوای ریفراندۆم گۆڕانکاریەک بووە، بەڵام چۆنە دووەلیەن هەرێمیان هێشتا قبولە، پارێزراوە هەروە، بەڵام دەسەڵاتەکە پارێزراو نییە.